ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کوتلە جیاوازەکان ستایشی هەڵوێستەکەی سەرۆک کۆماری عێراق دەکەن و دەڵێن هەڵوێستێکی جوامێرانە و نیشتیمانیە لە پێناوگەلی عێراقدا. موقف رئيس الجمهورية برأينا الشخصي ورأي هەڵوێستی سەرۆکۆمار بەلای منەوە وەک ئەندام پەرلەمان و بەڕای فراکسیۆنەکەم وەک هاوپەیمانی نەسڕ هەڵوێستێکی نیشتیمانی بوو چونکە ئەو بەڕاستی چەتری کۆکەرەوەی هەمووان و پاراستنی دەستورە. ئێمە لەگەڵ سەرۆکۆمار کۆبووینەوە ئەو تەکیدی لەوە کردەوە کە بەپێی دەستور گەورەترین فراکسیۆن بۆ دیاریکردنی سەرۆکوەزیران ڕادەسپێرێت، بەڵام هاوکات تەکیدیش لەوە کردێتەوە کە گەورەترین فراکسیۆن گەلە و پێویستە ڕێز لە خواستی گەلی عێراقی بگرین. هناك جماهير موقف رئيس الجمهورية أشاد به الجميع سواء كان على مستوى الأوساط الشعبية. لە ڕاستیدا هەڵوێستی سەرۆکۆمار بە دانپێدانانی هەمووان لە ئاستی کۆمەڵایەتی و سیاسی هەڵوێستێکی نیشتیمانی بوو. کاتێک ڕەتی کردەوە کاندیدی لایەنێکی دیاریکراو بەبێ ڕەزامەندی لایەنەکانی تر و جێگیرکردنی خواستی گەلی عێراقی بۆ پۆستی سەرۆکوەزیران ڕابسپێرێت. لە ئەنجامی هەڵوێستەی سەرۆکۆمار ئێستا کۆبنەوەی سەرۆکۆمار لەگەڵ لایەنەکان و ڕێکخراوەکان و نوێنەری گەل بۆ دیاریکردنی کاندیدێک لەلایەک و کۆبنەوەی لایەنە سیاسیەکان جگە لە سایر و لەلایەکی تر بۆەوە مەبەستە و دیاریکردنی سەرۆکوەزیرانێک بەخواستی هەمووان بەردەوامە. الخروج برؤية موحدة حول معايير الموضوع لرئيس الوزراء القادم. رئيس الجمهورية الواجب الدستوري سەرۆکۆمار بە پێی مادەی 76 دەستور پێویستە گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی بۆ دیاریکردنی سەرۆکوەزیران ڕابسپێرێت، بەڵام ئەو بە خوێندنەوەی دۆخی نالەباری عێراق و بەردەوامی خۆپیشاندانەکان بۆ ڕێگری لە ئاڵۆزبوونی زیاتری دۆخەکە ئەوەی ڕەت کردەوە. فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەیاننامەیەکدا پشتگیری سەرۆک کۆماری عێراقی کرد و داوای لەلایەنە سیاسیەکان کرد هاوکار بن بۆ تێپەڕاندنی عێراق لەم بارودۆخە. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بەیاننامەی کە دەرمان کرد داوای ئەومان کرد لە هێز و لایەنەکان کەمە قۆناغێکی هەسیارە قۆناغێکی خەتەرە عێراق پێ تێپەڕێ، قبوڵی ئیجتیهادی شخصی ناکات، پێویست بۆ ئەکات لە جیاتی ئەوەی کە سیاسەتی فشارکردن لە دژی سەرۆک کۆمار بەکار بهێنرێت بۆ ئەوەی کە دەستکەوتی سیاسی حزبی تەسک بەدەستبێنن، پێویست بۆ ئەکات کە سیاسەتی هاریکاریکردن لەگەڵ سەرۆک کۆمارە بەکاربێنن چونکە ئەم قۆناغێکی هەسیارە. ئێستا گەلانی عێراق چاویان لە سەردەستی سەرۆک کۆمارەکەی کووردە تاکو بتوانێت عێراق لەم قەیرانانە ڕزگار بکات و عێراق بەرە و خۆشگوزرانی و ئاوەدانی و ئارامی ببات. با مۆشەخانی گەلی کوردستان، باغداد.